ئیمامی مەسروق کە تابعین ڕەحمەتی خوای لێ بێ دەیفەرموو هیچ ماڵێک نییە بۆ ئینسانی ئیماندار باشتر بێت لە ئەڵحەدەکەی لە قەبرەکەی بۆ خۆی ئیسراحەتی کردووە لە خەم و خەفەتی دنیا. ئینسانی ئیماندار ئیسراحەتەکە، لە دوای مردنی ئیسراحەتەکە. چەندەها کەسمان بینین لە خەوا الحەمدوللا یا بیستمان خەڵکی باسی کرد کە وتوتی الحەمدوللا نەجاتم بوو، لە دنیا نەجاتم بوو، ئیسراحەتم بۆ خۆم. بۆی باسم کرد بە کورتی باسێکم، پیاوێکی ئیماندار هەبوو لە شوێنێک ئەختیارێک کە دەمرێت، دێتە خەوی مناڵەکەی دەڵێ باوکیان حاڵت چۆنە؟ ئەڵێ وەڵڵا قەبرەکەم زۆر ڕووناک و خۆشە، ڕۆڵێکیان لای ئێمە وەک لای ئێوە نییە، قەت ڕووناکیەکەمان ناکوژێتەوە وەکو ئێوە گوڵۆبتان بکوژێت و کارەباتان بکوژێتەوە. بەردەوام قەبرەکەم ڕووناکە، چونکە پێغەمبەری خوا دەفەرمێت صلی الله علیه وسلم ئینسانی ئیماندار لەناو گۆڕەکەیدا لە باخێکی سەوزایە، وما ئەو گۆڕەی وەکو مانگی چواردە چەندێک جوانە، مانگی چواردە ناو قەبرەکەی وەکو مانگی چواردە ڕووناک. بۆیە دەیوت ڕۆڵێکیان بەخوا لە ئێمە نور کوژانە و گوڵۆب کوژانەوە شت نییە، بەردەوام ڕووناک و خۆشیە. ئەوەیە مردن ئەبێتە خۆشی و شادی بۆ ئینسانی ئیماندار.